دوی چوار گرتیان و ڕوانەی هەولێریان گوو بە فێڵ ناردیان و ئەی پێنجشەمە دەوام نییە دوانزە تەواو نابێ جمعەش دەوام نییە شەمەش نییە ئەی ئاسۆی بە نردبووە بێ ئەگەر تەڵە نەبێ و فێڵ نەبێ بۆچی نردی بۆ بێ بۆچی هەیە دەوام هیچ هەیە ئەمڕۆ چۆن بە ئێوەیان وت بەڵاوتیان وەرن وەمانزانین مواجێ و بەرە بێ و کە چوین تەماشاکەین دوو لە ڕێحازی تەرەس دوو تەرەس دانیشتون دوو لە ڕێیەوە وڵا قسەی ناخۆشتان پێڵێ بۆچی گرتبیان بەخوا نازانین بە گەورەی خوا تایسە نازانین بۆچی گیرەوە پیان نەوتوین دوو مانگ و حەو ڕۆژی گیرەوە ناتوانین نازانین بۆچی گیرەوە ئێوە ئێستا ئەوەی کە لە ماوەی ئەم دوو مانگەشە هیچ کاتێک قسەتان لەگەڵ نەکردووە کەس نەچووە وابزان من یەک دەقە چاکو چۆن یەکم لەگەڵا کردووی تر دوانزەی چوار هەتا ئیسا نەیانێشتە قسەم لەگەڵا بکات کە بە حەومانی بەخێوم کردووە نەیتوانیوە ئەوە ژنەکەیەتی وازم چوار جار پێنج جار لەگەڵەوە ئەویش هەر هەواڵ مناڵەکانی پرسی و تێتی خوا ئاگاتان لە خۆتان بیاگەڵ لە مناڵەکانێ نەیوێراوە هیچ شتێ بڵێ نە ئەو وێرایەتی نە وێرایەتی تر چی ئێوەیە دایک من برازان بە بێدایکی بەخێوم کردووە لە حەومانیەوە